هەڵوەدامۆ کەی لە دڵمۆ دیتنی کوێستانەکەم تا سەبارم تا سەباری خاچی کوردستانەکەم. ئەمجارە هاتوونەتە شارە جوانەکەی بۆکان، شارەکەی مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا حەقیقی و مامۆستا قالەمەڕەی شمشاڵژەن و دەیان مامۆستا و شاعری ناوداری تر. لێرە درەختی هونەر و ئاوازی ڕەسەنی کوردی بەردەوام چرۆ دەکات و دەپشکوێ و هونەرمەندی لاو دانسقا بەرهەم دەهێنێت. یەکێک لەوانە کاکە کۆماری خوێن شیرین و دەنگخۆشە. دەچینە لای و زیاتر پێ ئاشنا دەبین. لەگەڵمان بن. شەمس و بولبول و پەروانە نووسن ئەی عەجەب تەفڵی دڵ بێدار و من هەر لایە لایەی بۆ دەکەم ئەی هاوار ئەی هاوار زاڵم ئەی هاوار ئەی هاوار ئەی هاوار ئەی هاوار هاوار هەڵوەدامۆ کەی لە دڵمۆ دیتنی کوێستانەکەم هەڵوەدامۆ کەی لە دڵمۆ دیتنی کوێستانەکەم تا سەبارم تا سەباری خاچی کوردستانەکەم تا سەبارم تا سەباری خاچی کوردستانەکەم وەپڕیوەی بێپڕ و پۆی هەندرانەیەم داخەکەم وەپڕیوەی بێپڕ و پۆی هەندرانەیەم داخەکەم هەرچی داوانم دەبینم دوورە دوور جێژوانەکەم هەرچی داوانم دەبینم دوورە دوور جێژوانەکەم. فکرم کردەوە ئێرەیان پێ معڕفی کردم ئاکادمی هونەری سەدەب. ئاکادمی هونەری سەدەب مامۆستا سمکۆ فەیزی هاتم موسیقا بژێنم ساز مامۆستا سمکۆ گوێی لێ دەنگم بوو وەکوتی وەرە بۆ کلاس ئەمنیش هاتم بۆ کلاس مامۆستا سمکۆ لەگە بام قسەی کرد و کلاسی بۆ دانم کلاسی سۆلفێژ و مەقام ڕاست. دەمەوێت بۆ خۆم مەسیری خۆم دیاری بکەم و ئەلاقەم بە مامۆستایانی وەکو ناسر ڕەزازی حەسەن زیرەک مامۆستا زەنزیرەک مامۆستا محەممەدی مابلێ جوان لێ ڕادەگرم ئەمان تەقلیل لە سەدای ئەوان ناکەم بۆ خۆم بە دەنگی خۆم دەڕۆمە پێشێ. گەوهارێ جانە گەوهارێ و سنگت حەوزی کەوسارێ و گەوهارێ ماڵم گەوهارێ و سنگت حەوزی کەوسارێ و خۆشتر لە ئاوی زەمەزەم جانە حەجاجی دەچنە خۆشتر لە ئاوی زەمزەم جانە حەجاجی دەچنە سەرێ. ئێوە ئەم دەنگ خۆشانە یاخود ئەم تازە پێگەیشتوانە لەکوێ پەیداکەن و ئێوە هەوڵەدەن بەس لە ڕۆژهەڵات کەسانی ئەوە پەیدا بکەن یاخود لە بەشەکانی تری کوردستانیش پەیوەندیتان هەیە و کار دەکەن؟ ئێمە ئەو مێر منداڵانەی کە دێن
جارێ کە دایک و باوکەکان بەرحاڵ بەپێی زیاتر بەداخەوە لە چاولێکەری مەسەلەن لەوانەیە یا بۆ تەفریح و تەفەنونێک مەسەلەن بێن واردی موسیقا بن بەڵام حەول دەدەن ئێمە مەسیریان پێ بدەین ینی ئیستعدادەکان ببینینەوە دیاریان بکەین و هەر کەس بە شوێنی خۆی و بە ئیستعداد و عەلاقەی خۆی بڕواتە پێشێ ئالەیەم سووتەن هەی لە ناڵەی من هەی نەر هەی نەر بەوایانم یایەر سالەیلی یەکێکی ترە لە مامۆستاکانی فێرگا ئەچینە لای خۆی و بابزانین تایبەتمەندی ئەو یاخۆت ئیشوکارەکانی لە فێرگا چییە؟ فەرموو مامۆستا. سڵاو و ڕێزم هەیە لە خدمەتیەوە ئازیزان و بینەرانی خۆشەویست. من لێلیم لە خدمەتاندا ماوەی چەند ساڵە دەبێت لە خدمەت مامۆستا سمکۆ فەیزیدام. لێرە من لە بوارەکانی منداڵان و خاتوونەکان کە ئاواز کار دەکەم و بۆ منداڵەکانیش موسیقای کودەک کار دەکەم. زۆر باشە مامۆستا بیستومانە دەنگی شت خۆشە ئیتر ئەگەر بتوانی و ڕوخسەت هەبێ کۆپلەیەکمان بۆ بڵێ مەمنون نەبین مامۆستا سمکۆ شاوکاریمان بکە. عزيز ونهاتي